فێستیڤاڵی ساڵانەی کتێبخانەی گشتی سلەیمانی ڕێکخرا. لە فەستیڤاڵەکەدا چەند چالاکیەکی ئەدەبی و هونەری و ڕۆشنبیری پێشکەش کرا. تێیدا پرۆژەی خوێندنەوەی کتێب ڕاگەیەنرا. هاوکات چەند چاپخانە و کتێبخانەیەک خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا و هەروەها ئاماری چالاکیەکانی کتێبخانەش خرایە ڕوو. فێستیڤاڵی ساڵانەی کتێبخانەی گشتی سلێمانی ئەمڕۆ دەستی پێکرد ماوەی 2 ڕۆژ بەردەوام بێت. کۆمەڵێک چالاکی ئەدەبی و هونەری لەخۆ گرتووە لەگەڵ ڕاگەاندنی پرۆژەیەکی گرنگ بۆ هاندان بۆ خوێندنەوە، لەگەڵ ئەنجامدانی ئێوارە کۆڕێکی شعری بۆ شاعران دلاوە قەراقی و کەژاڵ ئەحمەد و تەڵعەت تاهیر و ڕۆژی دووەمیش کۆمەڵە سیمینارمانەیە لەگەڵ کردەوەی پێشانگای ئیشی دەست و کۆمەڵێک چالاکی بەشی مناڵان کە ئێستا بەڕێوەچێت. ئامانجمە لە سازکردنی ئەم فێستیڤاڵە ئەمەی بڵێن کتێبخانەی گشتی یان بڵێن کتێبخانە بە تەنها شوێنی کۆکردنەوەی و هەڵگرتنی کتێب نییە، بەڵکو ئەبێ بێ ناوەندێکی ڕۆشنبیری و هونەریش شان بەشانی دامەزراوە ڕۆشنبیرەکانی تر ڕۆلی هەبێت لە دەرخستنی توانای و بەهرەی لاوەکان و گەنجان. ئەمڕۆ پرۆژەیەکی گرنگمان ڕاگەیان کە ئەو پرۆژەیەش بریتە لە ڕەخساندنی دەرفەتێ بۆ گەنجان و لاوان کە بەشداری بکەن لەو پێشبڕکێی کە لە سبینە و ناونووسین دەست پێکا لە کتێبخانەی گشتی. هەموو مانگە 6 کەس وەرئەگرین، ئەو 6 کەسە کتێبێکیان ئەدرێتێ دەیخوێننەوە، پاشان یەن هەڵسەنگاندنێک بۆ کتێبەکەکەن. ئەو دەکەسەی کە باشترین تێگەیشتنیان بۆ کتێبەکە بووە یان باشترین خوێندنەوەیان بۆ کتێبەکە کردووە، خەڵاتی مادی و معنەوی ئەکرێت لەناو بنەماڵی قەفتان و بە هاوکاری کتێبخانەی گشتی. خوێندنەوە لە ساڵی 2016دا 10100 خوێنەرمان هەبووە، لە ساڵی 2017دا 14828 و لە ساڵی 2018 13557 خوێنەرمان هەبوو. سەردانی مناڵان دەبینین لە ساڵی 2017 5400مان هەبووە، بەڵام ئەم ڕێژەیە زۆر بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە کە بۆتە 10644 بۆ ساڵی 2018. سەرەڕای و قەیرارانەش توانراوە لە کتێبخانەی گشتی دابینکردنی کتێب بەردەوام بێت بۆ کتێبخانەکەمان لە ڕێگەی چالاکی جیاوازەوە، وەک ئەوەی لە ساڵی 2016 توانراوە بڕی 11560 کتێب دابین بکرێت. لە ساڵی 2017 توانراوە 16751 کتێب دابین بکرێت. لە ساڵی 2018 توانراوە 10634 کتێب دابین بکرێت بۆ کتێبخانەکەمان. خانمانی دەزڕەنگینیش بەشداریان لە فێستیڤاڵەکەی کتێبخانەی گشتی سلێمانی کرد و بە گرنگی دەزانن لە ڕێگەی فێستیڤاڵەکانەوە کلتوری کورد زیندوو بکرێتەوە. ئەمڕۆ لە چوارچێوەی فێستیڤاڵی کتێبخانەی گشتیدا من بە پێشانگای بەشداریم کردو لە کاری دەستیم بە هاوکاری کاک ئالان بەڕێبەری کتێبخانەی گشتی کە چالاکیەکانی من بریتە لە کارەکانم بریتە لە دروستکردنی هێلک، داکچین لەسەر هێلک بە زەنیانە و پولەکە و هەروەها دروستکردنی کراسی جلی کورد. مانگا بۆ نمونە وا لە گەنجانەکە وا لە خانمانەکە کە زیاتر کارەکانیان خۆش بێ و هەم یارمەتێکی باشە لە ڕووی مادی و معنەویەوە. فێستیڤاڵی ساڵانەی کتێبخانەی گشتی سلێمانی ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت و ڕۆژی 5 ئایاریش 2 سیمینار پێشکەش دەکرێت و گفتوگۆ لەبارەی ئامانی خوێندنەوە لە کتێبخانەی خوێندنگەکان دەکرێت، لەگەڵ گفتوگۆکردن لەسەر بزافی ڕۆشنگەری و کاریگەریەکانی لەسەر پرسی کەسایەتی، لەگەڵ ئەوەی کتێبخانەی گشتی سلێمانی بۆ تا ناوەندێکی کولتوری و ڕۆشنبیری خوێنەرانی کتێبیش بە گرنگی دەزانن برەوی زیاتر بە کتێبخانەی گشتی سلێمانی بدرێت. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.